ڕفۆرمخوازی لە چوارچەوەی ڕژیمی ئیسلامیدا لێک نزیک بوونەوەی سیناریۆی ئەمریکا و ڕفۆرمخوازان. ڕۆژنامەی هەممیهەن چاپیتاران لە ژمارەی 26 گەلاوێژدا دەقی بەیاننامەی بەرەی ڕفۆرمخوازی ئێرانی بڵاو کردەوە. بڵاوکردنەوەی ئەم بەیاننامەیە بەشێکە لە سیناریۆیەکی نوێ کە ڕفۆرمخوازانی حکوومەتی بۆ ڕزگارکردنی ڕژیمی ئیسلامی لەو قەیرانەی کە تێیدا گرفتارە و هەروەها لە ڕووی ئەو شۆڕشەوەدایان ڕشتووە کە چاوەڕوان دەکرێت. شرۆڤەی بڕگە بە بڕگەی ئەم بەیاننامەیە گرنگێکی ئەو تۆی نییە. ئەوەی کە گرنگە جێگە و پێگەی ئەو بەیاننامەیە لە دۆخی ئێستەی ئێراندایە. دۆخێکی کە هەروەک لە بەیاننامەکەدا هاتووە کات بۆ ئەو چارەسەرەی کە مەبەستی نووسەرانی ئەو بەیاننامەیە بە خێرایی لەدەست دەچێت. کۆماری ئیسلامی ئێران ئەمڕۆ لە قوڵترین قەیرانی مێژووی 46 ساڵی خۆیدایە. ئەم قەیرانە نەک هەڕواڵەتی و کاتینیە بەڵکو سەرچاوەکەی لە قوڵایی سیستەمی سیاسی و ئابووری ئەم نیزامەدایە. هەر بۆیە ئەوەی ڕفۆرمخوازانی حکوومەت لەم بەیاننامەدا پێشنیاریان کردووە لە باشترین حاڵەتدا تەنها دەتوانێت دەرفەتێکی کاتی بدات بە ڕژیمێکی ئیسلامی بۆمانەوە لە دەسەڵاتدا. هەڵەی گەورەی بەشێک لە شرۆڤەکارانی ناوەوە و دەرەوەی ڕژیم ئەوەیە کە ئەم قەیرانە تەنها بە بەرهەمی سەزا ئابوووریەکانی ئامریکا دەزانن و لەو بڕوایەدان کە چارەسەری ئەو کێشەیە سازان لەگەڵ ئامریکایە. بەڵام واقعیت ئەوەیە کە بە زۆر هۆکاری بنەڕەتی تر تەمەنی سیاسی و مێژووی ڕژیمی ئیسلامی گەیشتووەتە کۆتایی و هیچ سازشێکی دەرەکی ناتوانێت ئەو کێشە بنەڕەتیانە چارەسەر بکات. ئەزمموی 46 ساڵ دەسەڵاتدارەتی ئیسلامی لە ئێران دەری خستکە ئیسلامی سیاسی نەیتوانیوە ببێتە مۆدێلێکی سەرنجڕاکێش بۆ خەڵکی ناوچەکە. بە پێچەوانەوە ئەم ئەزممونە گەلێک قەیرانی خوڵی سیاسی و ئابووری و کۆمەڵایەتی و فەرهەنگی لێکەوتوێتەوە. بەڵێنەکانی سەرەتای دەسەڵاتدارە نوێەکان سەبارەت بە دروستکردنی کۆمەڵگەیەکی دادپەروەر و ئازاد کە دەکرا بۆ خەڵکی ناوچەکە سەرنجڕاکێش بێت نەک هەروەدی نەهات بەڵکو کۆمەڵگاکەشیان دروست کرد کە تەژیە لەو نایەکسانی و نادات پەروەری و زیانە کۆمەڵایەتی ئازار بەخشانەی کە تەنها بە سەرکوتی لە ڕادەبەدەر ئیمکانی ئیدارەکردنی هەیە. لە ئاواهل و مەرجێکدایەکە دەوڵەتی ئامریکا و ڕۆژاوە لەگەڵ ئۆپۆزیسیۆنی یاسایی ناوخۆی وڵات لەناو ئەو سیستەمەدا بە دوای دۆزینەوەی بەدیلێکدا دەگەڕێن بۆ جێگرەوەی. چارەسەرێکی لەو شێوەیە ڕەنگە بتوانێت بۆ ماوەیەکی کاتی کۆمەڵگەی ئێران لە حاڵەتی چاوەڕوانیدا ڕابگرێت، بەڵام هەرگیز ناتوانێت کێشە بنەڕەتیەکانی ئەم کۆمەلگایە چارەسەر بکات. ڕفۆرمخوازی لە چوارچەوەی ڕژیمی کۆماری ئیسلامیدا بەواتای هەوڵدانە بۆ دیموکراتیزەکردنی پێکهاتەیەک کە بەپێی سروشتی خۆی دژە دموکراتیکە. ئەم دژوازیە سروشتیە بەواتای نەزۆکردنی هەر هەوڵێکە لە پێناو چاکسازیدا. لە لایەکی دیکەوە کۆماری ئیسلامی لەسەر بنەمای بەرژەوەندی تاقمێک لە سەرمایەدارانی سربەدەوڵەت و ناوەندە نیزامی ئەمنیەتیەکان و بەشەڕاندخارەکان بنیاد نراوە. هیچ چاکسازیەکی ڕاستەقینە بەبێ دژایەتی ڕاستەوخۆ لەگەڵ ئەو بەرژەوەندیانە ممکن نییە. واقعیت ئەوەیە کە ئەوەی کە ئەمڕۆ لە کۆمەلگەی ئێراندا ئەیبینین گۆڕانکاریەکی قوڵە لە هاوسەنگی هێزی سیاسیدا. لە مانگی بەفرانباری 1396 بەملاوە ئەم گۆڕانکاریە لە هاوسەنگی هێز بە قازانجی بەرەی جەماوەر و بە زیانی ڕژیمی دەسەڵاتدار بووەتە واقعێکی هاشا هەڵنەگر. ئەمڕۆ لە قۆناغێکداین کە سەرکوتگەریەکانی ڕژیم خەڵکی ناڕازی چاوترسێن ناکات و هیچ هیوایەکیان بە چاکسازی لە ڕژیمدا نییە و شلگێڕانە لە پێناو وەدیهێنانی ویست و داواکاریەکانیاندا تێدەکۆشن. قۆناغێکی کە تێیدا وشیاری جەماوەر بەسەر هەستی تووڕێی و هەڵچوونە کتوپڕەکاندا زاڵە. قۆناغێکی کە تێیدا خەباتی کرێکاری و جەماوەری بێپسانەوە بەردەوامە و خەڵکی ناڕازی لە هەر سەرکەوتنێک بۆ سەرکەوتنی دواتر هێز و وزە وەردەگرن. قۆناغێک کە تێیدا هەنگاو بە هەنگاو لە پێکهاتنی ڕێکخراوە جەماوەریەکان نزیک دەبینەوە، ڕێبەران و کەسایەتیە کاریگەرەکان بە کۆمەڵگە دەناسرێن و سەرنجام قۆناغێک کە زەمینە بابەتیەکانی گەشەکردنی ڕەوتە ڕادیکاڵ و چەپەکان و لێک نزیک بوونەوەیان بەهێزتر دەکات. بە هەڵکەوت نییە کە هێزە بورژواییەکانی ئۆپۆزیسیۆنی کۆماری ئیسلامی لە هیچ هەوڵێک بە مەبەستی بەردەواممانەوەی گوشارەکانی ئامریکا دریغ ناکەن. ئەوان هەم بە شێوەیەکی غەریزەیی و هەم لە ڕووی ئەزممونەوە بۆیان دەرکەوتووە کە ئەگەر گوشار و گەمار و ئابوووریەکان چرتر بکرێنەوە دەتوانێت ببێتە هۆی جۆرێک لە جێگۆڕکەی دەسەڵات لە لووتکەدا یان دەستا و دەستکردنی دەسەڵات
لە باڵێکی بۆرژواییەوە بۆ باڵێکی دیکە لەمڕۆوە سروشتیەکە لە ترسی سەرهەڵدانی شۆڕش پەنا ببەنە بەر پرۆسەیەکی لەو شێوەیە. گوشارە هەمەلایەنەکانی ئامریکا هاوکات هەم قورسایی دەخاتە سەر کۆماری ئیسلامی و هەم لە دژی زۆربەی هەرە زۆری خەڵکی ئێرانە تا ئەو جێگایی پەیوەندی بە کۆماری ئیسلامیەوە هەیە هەروەک باس کرا ئامانجەکەی بریتیە لە هێنانە سەرکاری ڕژیمێک لە ئێران کە پێی لە بەڕێی خۆی درێژتر نەکات و بە پشکی سروشتی خۆی لە دابشکردنی پرسە ناوچەیەکان ڕازی بێت. لە هەمان کاتدا دەست لە ئیدئۆلۆژی دژە ئامریکایی خۆی هەڵبگرێت و ببێتە هێزێکی هاوبەشی ئامریکا لە ناوچەکەدا. بەڕێوەبردنی ئەم گوشارانە تا ئێستا ئاکامێکی بەرچاوی لەم بوارەدا بەدەست هێناوە و ئەگەری سازش و پاشەکشەی زیاتریش لە ئارادایە. بەڵام تا ئەو جێگایی پەیوەندی بە کرێکاران و خەڵکی هەژار و ستەمدیتووی ئێرانەوە هەیە، ئابلۆقەی ئابووری هەم هەژاری خەڵکی پەرەپێداوە و هەم ئیمکانی فریوکاری بە کۆماری ئیسلامی داوە و هەم خۆی وەک غەدر لێکراو نیشانەدات. هەر بۆیە گوشارە ئابووریەکانی ئامریکا بۆ ناچارکردنی کۆماری ئیسلامی بە هەندێک سازشی دیاریکرا و هۆکاری ئەو گۆڕانکاریە نییە کە ئێمە وەک گۆڕانکاری لە هاوسەنگی هێست لە بەرژەوەندی بەرەی جەماوەردا هەڵی دەسەنجێنین. لەگەڵ پێشهاتەکانی چەند ساڵی ڕابردوو هەلومەرجێکی لەباری نوێ بۆ پەرەپێدانی ئامانجدار و وشیارانەی خەباتی جەماوەر پێکاتووە. بۆ وەڵامدانەوە بە پێداویستیەکانی ئەم سەردەمە نوێیە پێویستە تەرکیز بکەینە سەر چەند تەوەرێک. لەوانە یەکەم بەهێزکردنی ئەو خەباتە کرێکاریە خەباتکارانەی کە دەبنە هۆی سەرکەوتنی هەرچەند سنووردار و بچووک کارێکی بەنرخە. ئەم خەباتانە نەک هەر بۆ باشترکردنی بارودۆخی ژیانی کرێکاران پێویستن، بەڵکو مەرجێکی پێویستن بۆ گەشە پێدانی وشیاری چینایەتی و ڕێکخراوبوونی کرێکاران. دووهەم پەرەپێدانی خەباتی جەماوەری لە دژی گرانی و کەمی ئاو و کارەبا و هتد. خەباتی معلمان، خانە نشینان، پەرستاران، دادخوازان، ماڵ لە دەستچوان، ناڕەزایەتی پەراوێز نشینان لە دژی نەبوونی خزمەتگوزاریەکانی شار ئەو هەوڵ و خەباتانەی کە دەبنە هۆی باشترکردنی بارودۆخی ژیان و گوزەرانی خەڵک و پێکهێنانی ڕێکخراو و دامەزراوەی مەدەنی لە ناویاندا. سێهەم ئاراستەکردنی بزوتنەوەی ئەو ژنە ئازادی خوازانەی کە بە فیداکاری و گیانبازی قارەمانانە خۆیان لە کتوبەندەکانی حیجابی ناچاری ڕزگار کردووە و دەرگای یاریگاکانیان بەڕووی خۆیاندا کردوەتەوە بەرەو ڕزگاربوون لەسەر جەم کتوبەندەکانی پیا و سالاری و یاسا دژە ژنە حکومیەکان. چوارەم هەوڵدان بۆ شکل پێدانی جم و جۆڵی نوێ لە بزوتنەوەی خوێندکاریدا و هەروەها وەگەڕخستنی ئەو توانایی و پتانسیەلە بەهێزانەی کە لەم بزوتنەوەیەدا بوونی هەیە. پێنجەم بەهێزکردنی ئەو بزوتنەوە شۆڕژگێڕانەی خەڵکی کوردستان کە بەدەستکەوتە کۆمەڵایەتیە درەوشاوەکانی ئاسۆیەکی نوێی بەڕووی سەرجەم کۆمەلگەی ئێراندا کردوەتەوە. هەموو ئەم ڕێو شوێنانە ڕێبازێک دەخەنە ڕوو کە دەتوانێت ببێتە هۆی پێکهێنانی ئالتەرناتیڤێکی شۆڕژگێڕانە و سۆسیالیستی بۆ داهاتووی کۆمەلگەی ئێران. ئەم ڕێگایە هەرچەندەش دوور و درێژ بێت دەبێت بگیرێتە بەر، چونکە هیچ ڕێگایەکی کورد مەوداتر بوونی نییە. کرێکاران و خەڵکی بێبەش لە پێناو باشترکردنی بارودۆخی ژیانی ئێستەیان و خۆ ئامادەکردن بۆ بەدەستهێنانی دەسەڵاتی سیاسی داهاتوو ناچارن ئەم ڕێگایە بپێون. ڕووخانی شۆڕژگێڕانەی کۆماری ئیسلامی لەم ڕێگایەوە ممکن دەبێت. هەر پرۆسەیەکی ترجگە لەما تەنها بە قازانجی گواستنەوەی دەسەڵات لە یەکێک لە باڵەکانی سەرمایەدارانەوە بۆ باڵێکی تر تەواو دەبێت و کێشە بنەڕەتیەکانی جەماوەری ئێران چارەسەر ناکات.